بوچی ئازادیم دەوێ خوێنم هەنەس بۆ دەست و پێ حەڵقە حەڵقەی پێوەنم بۆ پڵپڵە و لەرزانەیە لەرزانەیە گەرچی دوژمن وازانێ من بەدیلی لاڵەبم باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە شیرین گشت کاسم نزدار شیرین شیرین گشت کاسم عشقی تو بۆ تاوە پێشەوای دەستم عشقی تو بۆ تاوە پێشەوای دەستم بیستومە شیرین شەکراوت داخوێ شیرین جان شەکراوت داخوێ لە ساری دڵم وا بۆ باگرێ شیرین جان وا بۆ باگرێ بەس بێ و بەس بێ تۆ بەس خۆ بنوێنە شیرین جان بەس خۆ بنوێنە بەس باتی لای چاو جەرگم دەربێنە بەس باتی لای چاو دڵم دەربێنە شیرینە و شیرین شیرین گشت کاسم نەزدار شیرین شیرین گشت کاسم عشقی تو بۆ تاوە پێشەوای دەستم عشقی تو بۆ تاوە پێشەوای دەستم دەستخۆشی لێ دەکەین دەنگت مەرسێ ئەو گۆرانیە شیرینە و شیرین ئیکێ و هیچ گۆرانی بێژێک وا ئامادەت کردەوە وا بزانم بەخۆی لاس لە فارسیە بازم بە سەوتی محەممەد زاجی بووە کێ؟ محەممەد جەزا نەرمای محەممەد جەزا هەربەر هەمگیان ئارزوو چییە؟ ئارزوو چییە؟ ئارزوم هەر گۆرانیە هانی بواری هونەرە بەڵێ ئەمە بزانین بەر هەم خۆت پێ چۆن بووی ناو گۆرانیەکەیدا بزانین گۆرانیەکەی سەدا سەد بەدڵی تو چوو پێشیە وڵای نازانم بەڕاستی زیاتر چونکی تەرکیزم لەسەر مۆسقا و وەی کردبوو مامۆستایان دەزانێت ئەگەر ڕایەت لەسەر بە بزانین لەژنە لەسەر گۆرانەکەی تو چی قساکە دکتۆر فەرموو دەستخۆشی لە کاک بەرهەمەکەم دیارە هەوڵێکی باشی دابوو خۆی ئامادەکرد بوو گۆرانیەکە بەس ویستم سەرەتا ئەوە ڕاستکەمەوە ئەم گۆرانیە گۆرانی کرماشانە لووریە نەک فارسی گۆرانێکی کوردیە وەکو زانیاریەک ڕنگ بێ لای زۆر کەس وا ڕۆشت بێکە بە دەنگی یەکێک لە گۆرانی بێژەکانی فارس بیستراوە بەڵام ئەمە گۆرانی منتیقی کرماشانە هەوڵێکی باشی دابوو لە مەقامەکە پێم وابوو باشتر بوو تا لە گۆرانیەکە لە گۆرانیەکەش لە ڕێتم زۆر بە باشی ڕۆی توانایەکی باشی ئەنوان لە مەدای دەنگ و نەشازی کەم بوو تا حدێک لە تۆن لادانی کەم بوو خۆ ئامادەکردنێکی باشی پێوەریار بوو سەرکەوتوو زۆر سپاس مامۆستا وەری ئەحمەد فەرموو
بەڵێ دەستخۆشی لە کاک بەرهەم دەکەم منیش ڕەم وایە وەکو مامەساڵ کەوتش باسی کرد یعنی گۆرانی مەقامەکەی ینی ئاستی گوتنی مەقامەکەی زۆر باش بوو وەکو گۆرانی بێژەکی تەواو بوو ینی بەڵام ئاستی گۆرانیەکەی لە ئاستی ینی لە ڕادەی ئاستی مەقام گوتنەکەیدا نەبوو وەکو ئەوە بوو ینی برەی زوو تەواوی کاوا بوو ینی مەسەن تەکنیک و شیرین کاری و بڵێن پێوێران بە گۆرانەکەیان لە ڕزمیشدا هەست دەکردیانی وەکو بڵی دەردەچێ بەڵام خۆی دەگرتەوە وەکو گەنجێک و بەنسبەت فۆنەتیک و لەهجە و تەڵەفوز و پی دەربڕینەکانی باش بوو هەر ئەوە بوو کە تێبینیەکانی من داوای سەرکەوتنی وەدەست زۆر سپاس زۆر دکتۆر سپاس کەرێمی. دکتۆر محەممەد زازا بەرهەم براستی مەقام باش بوو نەخراب بوو ئیقاژی تغڵەتێت نەبوو مەقامجی هەرهەوە لەفز باش بوو دەنگژی باش بوو ینی بشکلێکی گۆرانیکی باش بوو کاری بوو هەیە باشترژی ببایە و کشاندنێکی مەرە بکشاندە نەختێکی حەیەوەت گۆرانی ینی تەدرسی خۆ مەزبوط گوت باش بوو بێعیب بوو کاری بوو باشترژی ببایە گەلێکی سپاس زۆر سپاس